لە دوایین هەوڵی نزیکبوونەوەی هەردوو وڵاتی نایاری لە مێژینە بڕیارە گیۆرگۆس جێراپترێتیس وەزیری دەرەوەی یۆنان لە 5 مانگی نۆدا چاوی بە هاکان فیدان هاوتا تورکەکەی بکەوێت. شیکاران دەڵێن سەرکەوتنی گەورەی کریاکۆس سەرۆک وەزیرانی یۆنان لە هەڵبژاردننی مانگی 6دا ڕێگەی پێدەدات ئامانجی درێژخایانی خۆی بۆ لێک نزیکبوونەوە بەدەست بهێنێت. من پێی ناڵم کارنامەی نهێنی خۆی، بەڵام ئەوەی دەیویست باشترکردنی پەیوەندیەکان ئەوە شتێکا کا دەگەڕێتەوە بۆ ئەو ڕاستیەی کاتوانی ئەم سەرکەوتنە بەدەست بێنێت. سەرەتا ئەم سەدەیە کاتێک بۆ یەکەم جار چاوم پێکەوت بەهۆی ئەوەی جۆرێک دەستەکانی ئاوەڵا دەکات کە پێشتر بەسرا بوون. مەبەستمەوەیە ئەو بوارێکی کەمی هەبوو وەزیری دەرەوە و سەرۆکی سوپاکە و ئەوانەی دیکە زۆر توونڕەون. میتسۆتاکیس دەسەڵاتی خۆی بۆ گۆڕینی وەزیری دەرەوە نیکۆس دێندیاس بەکارهێنا. ڕەجەب تەیب ئەردوگان سەرۆک کۆماری تورکیا دوای دووبارە هەڵبژاردنەوەی لە مانگی 5دا وەزیری دەرەوەی گۆڕی و فیدانی لە شوێنی داناکە بە شێوەیەکی بەرفراوان وەک دیپلۆماتکارێکی شارەزا سیر دەکرێت. هەندێک لە شرۆڤەکاران دەڵێن بە تەواوبوونی هەڵبژاردنەکان سەرۆک کۆماری تورکیا لە پێگەیەکدایە کە لە ئاستی ئەو وتارە ناسیۆنالیستانەی کەم بکاتەوە کە لە نێو بنکەی هەڵبژاردننی جەماوەریەکەی بەناوبانگە و هەروەها دەستپێشخەریەکانی یۆنانی پەسەند بکات. بێگومان حکوومەتی نوێی تورکیا زۆر هاوکارتر دەبێت. پێم وایە پرسەکان کێشەکانی کا چارەسەر ناکرێن بەردەوام دەبن، بەڵام وتارەکان زۆر زیاتر خاوە بنەوە. دەریای ئیجە و دەریای ناوەڕاست وەک خاڵی ناکۆکی بۆ هێزی دەریایی یۆنان و تورکیا دەمێننەوە و بەهۆی ئەوەی هەردوو وڵات بەدوای ئەو شوێنەدا دەگەڕێن کە بڕوا دەکرێت یەدەگی وزەی گەورە بن لەو ئاوە مشتومڕ لە سەرانەدا. لە هەمان کاتدا دوورگەی قوپرس کە لە نێو کۆمەڵگەکانی قوبرسی یۆنانی و تورکدا دابەش بووە بەردەوام دەبێت لە بوون بە خاڵێکی ئەگەری گرژی. ئەم وێنە نایابانە بەدی دەکەی زەردەخەنە لەسەر لیویانە. پێم وایە لە ماوەی 3 مانگ بۆ 6 مانگدا دەبینین کە ئایا خەڵک دەگەڕێنەوە بۆ سەر ڕێچکەی خۆیان. دەزانی ئەوە وەک هاوسەرگیریەکی خراپە و خۆشیەکەی کوردخایەنە و دواتر ڕاستی هەمووان دەردەکەوێت. ئاماژە هیوابەخشەکان لەوانە بڕیارەکانی سەرکردەکانی یۆنان و تورکیا بۆ خۆ بە دوورگرتن لە وتاری تووڕێیی دوای ڕووداوەکانی وەک سەرهەڵدانی گرژیەکانی ئەم دواییە لە قوبرس لەسەر دروستکردنی ڕێگایەک لەسەر خاکی ناکۆکی لەسەر و ڕاگەیاندنی هەڵکەندنی نوێی تورکیا بۆ سەرچاوی وزە لە دەریای ناوەڕاست. بڕیارە میتسۆتاکیس و ئەردوگان لە پەراویزی کۆبوونەوەی گشتینەتەوەی گرتوەکان لە مانگی دەدا کۆ ببنەوە. شیکاران دەڵێن هەردوو سەرکردا بە ئومێدن لە کۆتایی ئەم ساڵدا کۆبوونەوەیکی لووتکەیی لە یۆنان ئەنجام بدەن. بۆ دوورەین جۆنز، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.